نەتەوە یەکگرتوەکان داوای لێ کردوین کە ئێمە ئندیسیەکمان هەبێ و پێڵم بەڵگەنامەی پشکداری نیشتیمانەکان ناشتاڵی دیتەرمین کۆنتریبیوشن ئەوە چونکە ئێمە و عێراق پێکەوەین و چوینەتە نێو ڕێکەوتن نامەی پاریس ئەو ئندیسیەمان پێشکەش کردووە کە پێشکەشمان کردووە بۆ ماوەی 10 ساڵە لە 2021 کە تاوەکو 2030 لە ئەنجامدا ئەوە لە دوو بەش پێک دێ بەشێکان میتیگەیشنە ئەوی دیکە ئەداپتیشنە میتیگەیشن بە مانای کەمکردنەوە واتە کەمکردنەوەی ئەو گازە گەرمکارانەی کە لە ڕێگەی چالاکیەکانی مرۆڤ بۆ دێتە ئەنجام کەم بکرێتەوە دووەمیان ئەداپتیشنەوەتە خۆگونجاندنە تەکەیوفە لەگەڵ ئەو بارودۆخی کە دوای دروست بووە هەر لەم چوارچێوێشدا پەیوەندیمان لەگەڵ وڵاتاندا باشە ئێستا وڵاتی تورکیاش لەگەڵ عێراقدا لە پەیوەندیدایە لەسەر ئەوەی کە سنتەرێکی توێژینەوەی ئاو لە عێراقدا بکاتەوە تورکیا تاوەکو عێراقیەکان فێرکە چۆن بەو ئاوەی کە لە بەردەستیانە بتوانن مامەڵی لەگەڵا بکەن و بتوانن بەکاری بێنن چونکە تورکیا بە عێراق دەڵێ ئەو ئاوەی کە بۆتان بەردەدەمەوە هەرچەند زۆر بێ ئەگەر شێوازی بەکارهێنانەکەی وەک سەردەمی سۆمەریەکان بێ و هەر بکرێ بە زەویدا سوودی لێ نابینن لەبەرەوە بێ میکانیزمی نوێ بەکار بێن ئەنجامی ئەوەی کە دەزانی لە هەرێمی کوردستاندا وەزارەتی شارەوانی معنیە بەو مەسەلەی هاوڵاتی چەند ئاو بەکاردێنێ ئێمە دوو هۆکارمان هەیە بۆ بەفیڕودانی ئاو یەکەمیان خراپ مامەڵەکردنی هاوڵاتیە لەگەڵ ئاودا کە دووەمیشان بریتیە لەو چۆن دەڵێ کۆنبوونی سیستەمی دابشکردنی بۆ ڕێکانی ئاو کە بێگومان لیگ دەکا کون دەبێ کە بە کۆی هەردووکی دەتوانین بڵێن 125 تا لە 130 ئێمە بە خەسارە دەچین ڕێژەی سەوزایی لە هەرێمی کوردستاندا دوو ڕێژەیە ڕێژەی وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوە کە دارستان بە سەوزایی حساب دەکا ئەو ڕێژەیە لە ساڵی 2015 لە 12.4 بوو ئێستا هاتووتە 118 شارەوانی چیمەنیش حساب دەکا بە ڕوبەری سەوزایی ئەوەی شارەوانی کۆ بکەینەوە نزیکەی لە 190 بۆ لە 120 ئێستا عێراق هەڵدەبژێرێت یەک لە 5 وڵاتە هەرە گەورەکان کە بڵێن کاریگەری گۆڕینی کەشە هەوای تەسیری لەسەر کردووە لەوانە لەو پێنجانەشی یەکەم بێ بڵێن ساڵانە لە عێراق 100,000 دۆنەم زەوی کە بە پیت و ئاو کە بڵێن دەتوانێت کشتوکاڵی لێ بکرێ ئێستا عێراق لە دەستیادات ئەبێتە بیابان فأوە ڕێژێکی زۆر مەترسیدارە لە سەراسەری جیهانیش ئەگەر تەماشا بکەین دەتوانین 2.4 ملیار کەس 2.4 ملیار کەس کەم نییە لە 8 ملیار کە ئێستا لە کەمی ئاویەژی بەپێی داتای ئەمڕۆ ئەو بەپێی ئەو ئەسسمنتانەی کە کراوە بەپێی ئەو سرویانەی کە کراوە ئەگەر بەو شێوە بڕۆت لە نێزیکدا لە ئەندێکی زۆر نێزیک ئەو ئاوەی کە ئێستا لە ڕووباری دیجلە هەیە بە ڕێژەی لە 125 زیاتر کەمەکاتەوە و ئاوی ڕووباری فوراتش سەروی 50% کەمە بێتەوە سیاستێکی ڕێک و پێک و منەظەم نییە لۆ ئیدارەدانی ئاو بەڕێوەبردننی سەرچاوە ئاویەکان ئەگەر ئێستا پێت بڵێم 40% لەو ئاوای کە هەیە بە پیس و ئاوی خاوێنەوە لە کشتتوکاڵ ئەڕوات لەو 75% ئاوی کە بە کەلکی خواردن دێت لە ڕووی ئەو خەتای جغرافی کە ڕێوەبەرەکان تێپەر ئەپەڕن زیاتر منتەقەی ئەو جغرافی کە بڵێن دەکەوێتە ناوەڕاست و باشووری عێراق لەوانە زیاتر بەربکەوێت چکە ئەوەنە بەشی هەرە سەرەکی ئاوی خواردنەوە و ئاوی کشتتوکاڵی لەسەر ئەو ڕووبارانەیە بێگومان بەنداوەکان چەند کاریگەریەکەکەن مەعەدا کە بڵێن بجگە لە کۆکردنەوەی ئاو کە بڵێن کەشە هەوا فێنکترا بێ ڕێژەی شە لەناو کە بڵێن لەناو هەوا زیاترا بێ ئاوی ژێرزەمین ئاوی ژێرزە کە بڵێن گراوندوتر زیاترا بێت بەڵێ ئێمە لە وەزارەتی کشتتوکاڵ کۆمەڵێک پۆندی زۆر باش دروستکراوە بۆ گردانەوەی ئاوی بارانە و ئێستا قەرارمانداوە کە پۆندی هەرەوەزیش دروست بکرێت بە هاوکاری ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بۆ پاڵپشتی حکوومەت و لەبەر ڕۆشنایی قانونی ئاویش بڕیار وایە کە سندوقێکدا بمەزرێ بۆ کۆمەچی یا بۆ کۆکردنەوەی بڵێن بڕی پارەی پێویست بۆ پاڵپشتیکردنی گونشینان لە دروستکردنی پۆندە و ژمارەی ئەو پۆندانەش کە دروست دەکرێت لە سەرتاسەری هەرێمی کوردستان تاوەکو ئێستا نزیکەی 45 پۆند لە ژێر جێبەجێکردندایە دەگاتە نزیکەی 100 پۆند کە دروست دەکرێت لە هەرێمی کوردستان.